لە یاریەکانی هەفتەی دوازدەی خولی پلەیەکی کوردستان زانکۆی جیهان لەسەر یاریگای خۆی میوانداری بروسچی هاوشاری کرد. لە نیوەی یەکەم کەمترین هێرش و دەرفەت لە یاریەکە بیندرا بە جۆرێک مەترسی ڕاستەقینە نەکەوتە سەر گۆڵی هەردوویانە. لە نیوەی دۆم یاریەکە تا ڕادەیەک کراوەتر بوو، بروسک هەوڵەکانی بۆ گۆڵ زیاتر بوو. زانکۆی جیهان لەم دوو دەرفەتە خەریک بوو جیاوازی لە ئەنجامی یاریەکە دروست بکات، بەڵام تۆپ بە نزیک ستونەوە چوە دەرەوە. بروسکیش لەم هێرشە دەرفەتی شکاندنی بربەستی یەکسانی هەبوو. لە دەستیدا یاری تا کۆتایی بەم ئەنجامە درێژەی کێشا و بە یەکسانی بە کۆتا هات. دەستخۆشتان دەکەم کە لەو کۆشەوە ناخۆشە بەڕاستی لە لێر ئامادە بووم، بەڵام دەمەوێت لێرە پەیامێک بگەێنم پێشەوەی کە باسی یاریەکە بکەم، چونکە یاریەکە بەڕاستی هیچی تێدا نەبوو باسی بکەین لەبەرەوەی بەستین تەکتیک لەو یاری ئەوە بوو کە تووشە ڕەشوت بکەیت و تۆپی درێژ بکەیت. داوالێکی تۆپی کوردستان دەکەم بەڕاستی لەو جەوە لەو یاریگانە کە شیاوینە بۆ یاریکردن، هەم لە بۆ سەلامەتی یاریزانە، هەم لە بۆ جوانکردنی خولی کوردستان لەو یاریگانە بەڕاستی یاری نەکرێت، چونکە یاری تۆپی بەڕاستی خەڵک دێت سەیری شتێکی بکە کە یاریکی جوان ببینە چێژی لێ وەرگرە کاتی خۆی 2 ساعت لەوێ بێت، بەڵام ئەوەی کە ڕۆ بەڕاستی یاریگاکانی نازانم باسی چ بکەم. سەبارەت بە یاریەکە بەڕاستی یاریەکە هەتا حەدێک یانەی زانکۆی جیهان بۆ کوتی بخۆم باشتر یاریمان دەکرد، بەس هەرچەندە هەست دەکرد کە یاریەکە هەندێک ناخۆشە زەحمەتەوەش چەند هۆکارێکە بوو. یەک لەوانە بەڕاستی کەشوهەوا بە خۆت دەیبینی ئەوڕۆ بایەکی زۆر هەبوو کە شوهەوایەکە دەنا لەوەیە بمانتوانی باە یاریەکە لە مەسلحاتی خۆمان کۆتایی پێ بهێنین، وەکو ئەوانەی کە لە دیار یاریەکە بوو لەوانەیە لە تەلەڤیزۆنەکانی وەش دیاربی یاریەکە یەکلایەن نەبوو بەس بکەنەوە خوا مۆفەقی نەکردین، هەموو شتە کرا بەس نەمانتوانی گۆڵ بکەین. ئەگەر بۆ هاتووە یاریەکە لە یاریگایشکە بووە یاخود کەشوهەوا بەو شێوەی نەبووە لەوانەیە یاریەکە شێوازشکە بووە و مانتوانی باسی خاڵ یاریەکە بەدەست بهێنین. بەم ئەنجامە زانکۆی جیهان بە کۆکردنەوەی 7 خاڵ لە دیاری لا پێگەی خۆی مایەوە لە خانەی پێش کۆتایی ڕیزبەندی. بروسکیش بە 13 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.